لە هەرکوێکن و بینەری زوو منەم کاتان باش لەم بێنەوبەردەی پرسی موچەی نێوان هەرێمی کوردستان و بەغداد نزیکین لەوەی کە ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان دەست پێ بکە. لەم سەروبەندەیە پرسێک هاتۆتۆ پێش دووبارە ئەگەری بایکۆتی مامۆستایان بەشێک لە مامۆستایانی ناڕازی بۆ و پرسە مامۆستایانی ناڕازی بێگومان کۆمەڵێک هەنگاویان ناوە یەکێکیان ئەوەیە دوو قسە هەیە لەبارەی ئەگەری تۆمارکردنی سکاڵا لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پێدەچێت سەرۆک وەزیرانی بڵێن سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیرانی بەغداش سکاڵاکە یان تۆمار کراوە یان بەنیازن تۆماری بکەن. من ئەمە لە یەکێک لە میوانەکانی ئەم شەو یەکلای یەکەمەوانێ ئەمە یەک دوو بێگومان ئەمڕۆ کۆبوونەوەیەک هەبووە ئەنجومەنی با بڵێن سەرتاسەری مامۆستانی ناڕازی کۆبوونەوە پێم وا بێ یەکێک لەو پرسانەی کە باسییان کرد پرسی ئەگەری بایکۆت و هەموو ئەو پرسانەیە کە تایبەتن بە مامۆستایان دواکەوتنی موچە بێنەوبەردەکانی بینی هەرێمی کوردستان و بەغداد لەو نێوەندایە بە دڵنیاییەوە هەم مامۆستانی ناڕازی ئەکرێ قسەیان هەبێ هەم یەکێتی مامۆستایانیش بە دڵنیاییەوە ئەبێ قسەی هەبێ. من ئەم شەو لە هەردوو لا میوانم هەیە لە هەولێرەوە مامۆستا ئەحمەدم لەگەڵا بێ ئەحمەد گەرویانی سەرۆکیەکێکی مامۆستایانی کوردستانە لە خوورماڵەوە قەرارە دکتۆر ئەحمەد ئەمین ئەندامی ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایانی ناڕازیم لەگەڵا بێ ئەو لە خوورماڵەوە لەگەڵما بێ مامۆستا ئاسۆ کۆساریش هەیە یەکێکە لە چالاکوانەکانی ڕانیە بەردەوام یەکێک بۆ لەوەی کە بەشداری جوڵانەوە و چالاکیە مەدەنیەکانی ئەو سنوورەی کردووە و پشتگیری داخوازیەکانی مامۆستانی ناڕازی و فەرمانبەرانەکە. مامۆستا ئەحمەد هێشتان لە هەولێرەوە ئامادە نییە بەڵام میوانەکانی خوورماڵ و ڕانیم هەردووکیان ئامادەن لە دکتۆر ئەحمەدەوە دەست پێکەم. دکتۆر سلااوت لێبێ هیوادارم زۆر باشبی بەخێربێ بۆ زووم. ئەمڕۆ کۆبوونەوەیەکتان هەبوو پرسی بایکۆت و پێدەچێت کۆمەڵێک پرسی دیکەشتان باس کردبێت چیتان باس کردەوە لە خوورماڵ؟ زۆر سپاس بۆ بەخێراتنتان و سپاس بۆ ئەم میوانداریە لوتفە هەیە. بەڵێ یەکێک لەو تەوەرانەی کە قسەی لەسەرکرا بابەتی بایکۆت بوو چونکە جارێکی تر دواکەوتنی موچە نزیگە بێتەوە لە نزیکەی 6 ڕۆژ بۆیە ئەو ئەگەرە بەکراوەی هێڵراوەتەوە لە بەیاننامەکەش ئاماژەمان پیاوە کە چەندین ئەگەری نوێش گفتوگۆی لەسەرکراوە نەک تەنها بایکۆت. بابەتی بایکۆت سادەترین مافە کاتێکە تۆ موچەکە دووەرناگری مافی خۆتە کە دەوام نەکەی و هەر فشارێکیش ئەگەر بکرێت بۆ ناچارکردنی ئەو کەسە ئەماچێتە چوارچێوەی بە کۆیلەکردنی کۆمەڵگایە بە کۆیلەکردنی فەرمانبەران و تاکەکانی کۆمەڵگاوە بە پێی یاسا و ڕێساکانی نێودەوڵەتی ئەم بابەتە قەدەغە کراوە و جەنابتان باسی سکاڵاتان کرد. ئێمە یەکێک لەو ئەگەرانەی کە لە داهاتوودا پەنای بۆ ئەبین بۆ تۆمارکردنی سکاڵا ئەو فشارانەیە کە لە ماوەی ساڵەکانی ڕابردووە بۆ ناچارکردنی مامۆسایان و فەرمانبەران گیراوەتە بەر تا ناچار بکرێن دەوام بکرێت چونکە وەکوتم ئەمە جۆرێکە لە بە کۆیلەکردنی کۆمەڵگا و کۆیلەکردن لە ئێستاە بە پێی ڕێنمایی و ڕێساکانی نەتەوەی گرتووەکان بە بازرگانی کردن بە مرۆڤەوە ئەژمارەکرێت چونکە بە پێی بابڵێ نووسین و دەقەکانی ئەوان کاتێکە تۆ موچەیەکی شایستەنایی بە فەرمانبەرەوە بە زۆر دەوامی پێەکەی ئەو پارەیە کە نایەیتێ لە بازرگانی ترا بەکار بازرگانیەکی وەکو بازرگانیکردن بە مرۆڤەوە ئەژمارەکرێت. باشە دکتۆر ئەحمەد لە کۆبنەکەی ئەم ڕاوتت باسی بایکۆتمان کردووە و وەکو ئەگەرێکی کراوە مامەڵی لەگەڵا کراوە بە دڵنیایەوە ئەگەری کراوە جۆرێک لە بابڵێن میچێک سەقفێکی دیاریکراو هەیە یان خاڵێکی دیاریکراو هەیە دیاریتان کردی بێ بۆ ئەوی کە ئەگەر بگەنە ئەو خاڵە بگەنە ئەو میچە بایکۆت دەست پێ بکە؟ ئەوەی ڕاستی بێ لەوانەیە کەمترین میچ چاوەڕوانیە
بۆ ئەو ڕۆژەی کە دەوام دەستپێیەکە تاوەکو بە فەرمی نە لە بواری پەروەەردە نە لە بواری خوێندنی باڵا بۆ نمونە بەشێک لە زانکۆکان ڕۆژی داوامکردنیان دیاری کردووە تا بزانین تاوە ئەوکو ئەو ڕۆژەی کە دەوام ئەکرێ بابەتی موچە بەکوێگە یعنی ئەمە چاوەڕوانیەکەیە لە ئێستاە هەندێک دەنگ هەندێک جم و جۆڵ لەلایەن مامۆسایان فەرمانبەرانەوە داوای هەڵوێستیان لێکردین ئەمەش یەکێک بوو لە هۆکارەکانی کۆبوونەوەکەی ئەمڕۆ تاوەکو ئەو ئەگەرانە شۆڤە بکەین بۆ ئەوەی کە با بڵێین ڕۆژی دەستپێکردنی دەوام هات ئەگەری دواکەوتنی موچە گەیشت بووە کوێ بەپێی ئەوە بڕیار لە جۆری چاراکیەکە ئەدرێ بە بایکۆتیشەوە. موچە چۆن بێ هی مانگەکانی حوت و هەشت ئێوە بایکۆت ناکەن؟ شتێکی دیاریکراوتان لەو بارەیەوە باس کرد ئەگەر وای دانین موچەیەک دێت و ئەوەی دووەمیان ئەوەی مانگی هەشت هێشتا نەهات بێ و دەوام دەست پێ بکە هیچ لەو بارەیەوە شتێکی دیاریکراوتان لا گەڵاڵە بووە؟ ئەوەی ڕاستی بێ ئەمە ناڵێم ئەکەوێتە سەر ئەگەرەکانی ڕۆژانی داهاتوو و ئەگەرەکانی ئەوەی کە مامەسایانی هاوپیشەمان فەرمانبەرانی هاوپیشەمان چیمان لێ داواکەن و ئێمە بڕیاری چی ئەین وەکو چۆن عەرەبەڵێ لكل حادث حديث لەو ڕۆژەیە بڕیار ئەین کە یان نزیک ئەو ڕۆژە بڕیار ئەین کە دەستپێکردنی دەوامی فەرمیە. زۆر باشە دکتۆر ئەحمەد من دواتر دێمەوە لات مامۆستا سۆکۆساری چالاکوان لە ڕانیەوە لەگەڵمە. مامۆستا سڵاوت لێبێ هیوادارم ئێوەش زۆر باش بن ئێوەش بەخێر بێن بۆ زووم. لە ڕانیەت چ باسە لە سەروبەندی دەستپێکردنی دەوامی قوتابخانە و زانکۆ پەیمانگاکان هاین موچەش ئەزانین چۆنە لە ڕانیە لەبارەی پرسی بایکۆتەوە هیچی دیاریکراو هەیە مامۆستا؟ سڵاوتان لێبێت سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵەکەتان لوتف هەیە. من بە فرسەتی ئەزانم سڵاو ڕێز بنێرم بۆ هاوڕێیانم کە بە حدودی 10 ساڵ ئێمە لە سەرشەقام بەیەکەوە بووین بەڵام لێرەوە بە وەکو گوتم بە فرسەتی ئەزانم کە بڵێم نە هیچ قسە و نە هیچ کردارێکی من لەسەر ئەو ئەنجومەنە حساب نەکرێ بۆ لەمەودا چووکە بەڕاستی من لەگەڵ ئەنجومەنەکەیان نەماوم هۆکارەکەش هیچ لێکترازانێک نەخوا نەکردا ئەوانە نمونەی مرۆڤی جوان و جوامێری ئەم نیشتیمانن وەشایانی متمانە پێکردنن و بەڕاستی سلماندویانە مرۆڤی قیادەن بەڕاستی هیچ کەسێک ئێستا قیادەنی ئەنجومەنی مامۆسایی ناڕ نەبێ بەڵام لەبەرەوەی من بەڕاستی بڕیارم داوە کە ببم بە یەکێ لە کاندیدەکانی پەرلەمان بۆیە ناچار بووم کە لێیان جابووە ئەمە ئەخلاقیاتێکی ئێمە بووە هەر کەسێک بابەتێکی تری هەیە یاخود سیاسی ئەبێ لە ئەنجومەندا نەمێنێ بەرحاڵ باسی بایکۆتت کرد من دەمەوێ بڵێم بە تاکید مامۆستایان ئێستاش جۆرێک لە جوڵەی هەڵوێز وەرگرتنیان هەیە دیارە بە ناچاری تەبعاً هەموو کاتێک دەسەڵاتی هەرێم لە هەردوو زۆنەکە مامۆسایان و تێگڕایکی نوتۆژەکانیان ناچار کردو بە هەڵوێز وەرگرتن دەنا ئەم گەلەی ئێمە زۆر لێبوردەیە هێشتا بە گیانی شۆڕژگێڕانەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە دەکات و لەگەڵ ئەم دەسەڵاتدارانە دەکات بۆیە بەڵێ زۆر جار زۆر لە مامۆسایان تەنانەت پەیوەندیان بە منیشەوە کردو لە کاتێک داوەکو وتم من ئەندامی ئەنجومەنەکەش نەماوم بۆ مەسلەی بایکۆت و هەڵوێز وەرگرتن بایکۆت مافێکی ڕەوایە و پێویستیە کە بەڵام بەڕاستی من لێرە بە دەرفەت دەزانم کە ئەگەر هیوادارم ئەنجومەنی مامۆسایی ناڕازیش بەو شێوازە ئەمە لەبەر چاو بگرن ئەگەر بێت و بۆ لەمە دو بایکۆت بە شێوازێکی زۆر چڕوپڕتر نەبێت لە هەمان کاتاوە بایکۆتی هۆڵەکانی خوێندنی مەکتەبە ئەهلەکان نەکرێ ئەوە بەڕاستی بایکۆتی خوێندنگای حکومی لە زیان زیاتر هیچ قازانجێکی نابێ و ئەزمونیشمان هەیە کە لە ساڵی ڕابردوودا ڕەنگە زۆر کەس گلەی کردبێکە گوایە خوێندکاری فەقیر و هەژار کە خوێندکاری خۆمان بوون زیانمەند دەبن قسەکە تا حدێک منطقی تێدایە ئەمە لەلایەک لەلایەکی دیکەشەوە بەڕاستی پێویستە ئەم ساڵ بایکۆت لە فەرمانگەکانەوە دەست پێ بکرێت دەکرێت مامۆسایان هاوشان بن و قیادە بن و بۆ ناڕەزایەتەکان بەردەوامیان هەبێ وەکو گوتم چونکە دەسەڵات بەڕاستی هیچ کاتێک ئێمە ناتوانین ئەوەی لێ بخوێنێ و کە نیەتی باشەوە دەیەوێت حەلی مەسەلەکان بکە بەداخەوە هێشتا نازام لە پێناوی چیدا گەمە بە چارەنووسی خۆی و لە هەمان کادا قوتی خەڵک دەکات بەڵێ بایکۆت جوڵەیەکە لە ناو خەڵکدا و خەڵک دەیەوێت تا جارێکی دیکە دووبارە هەڵوێسی لەسەر بنوێتەوە ئەگەر چی لەوانێت ئێسا
مەسەرەن جیاوازیەک هەبێت لە ڕێژەی بەشداریدا بۆ مەسلەی بایکۆت چونکە لە دەرئەنجامدا ئێمە بایکۆت بەڕاستی نەیشارینەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن لەبەر ئەوەی دەسەڵات بە پلان دەمێک کاری بۆ کردووە خوێندنگە ئەهلیەکانی داناوە بۆیە هیچ کاریگەریەک دروست ناکە لە سەریان بۆیە لێرەدا هەندێک مامۆستا حتمما لەم هەڵوێستە دوو دڵن بەڵام لە بەرامبەریشدا کۆمەڵە مامۆستایی بەڕێز دەیانەوێ بەڕاستی هەڵوێست وەربگرن ئەمە مافی خۆیانە دەیانەوێت لەم ڕێگامەدەنیەوە هەڵوێستی خۆیان وەربگرن چونکە بەڕاستی ڕێگایکی دیکە بە شک نابن لە هەمان کاتیشا وەکو گوتم مافێکی سروشتیە و ناچاریە. مامۆستا کۆساری باست لە دووشت کرد من لەبارەی هەردووکیەوە ڕاستیەکەی پرسیارم هەیە بۆ بەڕێستان باست لە ئەگەری بایکۆتی یان پێویستی بایکۆتی فەرمانگەکان کرد پێش قوتابخانە و خوێندنگە و زانکۆکان ئەمە یەک دوو باست لە با بڵێن مەسلەی کاریگەرنەبوونی یان ئەوەی کە بەشێک لە مامۆستایان پێدەچێ ئامادە نەبن بایکۆت بکەن لەبەرەوەی ئەزمموی ساڵی ڕابردوو وەکو ئێوە خوێنتانەوە بە جۆرێک لە گرفت بۆ خەڵکی فەقیر و هەژار با بڵین شکایەوانێ یەکەم ئەگەر بایکۆت بکرێ ئەم ساڵ پێت وایە مامۆستاکی کەمتر تەنانەت لە سنووری ئەوەی ناونراوە سنووری بایکۆتی داوامەکەن ئەمە یەک دوو بەڕاستی لە ڕانیە گەر قسێک کرابێ لەبارەی بایکۆتەوە فەرمانگەکان و شوێنانەی دیکە کە ئیشوکاری هاوڵاتیان با بڵین بەڕێەکەن قسە لەبارەی بایکۆتەوە کراوە لەو شوێنانەیان نە. بەڵێ سەبارەت بە مەسلەی بایکۆت کە وەکو گوتت بەڵێ من هەسەکەم ئەوەندەی گفتوگۆم کرد بێ کۆمەڵە مامۆستا گەشتون بە بڕوانی بە قەنەعات گەشتون بەوەی کە بایکۆت ناتوانێت ئامانجێک بپێکێ بە جۆرێک لە جۆرەکان وەک بڵێ تیرێک بوو هاویژرا لەمە دووە هەرچیەک بەو کەوانە بە هاویژرێت تیری نێو دەبێتە قالۆر بۆچی لەبەرەوەی پێشتر ئاماژەم پێکرد هەتا نەتوانن مەکتەبە ئەهلیەکان بەڕاستی هاوشانی مەکتەبە گشتیەکان یاک حکومیەکان بایکۆتی تیا بکرێ بەڕاستی ئامانجەکە ناپێکێ بەڵام ئەگەر بتوانین هەمویان هاوڕابن و بەڕاستی مەکتەبە ئەهلیەکان پشتیوانی ئەم مەوقیفە ڕەوایە بن یان بتوانن بە جۆرێک لە جۆرەکان مامۆستایان بتوانن ڕێگری بکەن لە کردنەوەی خوێندنگە ئەهلیەکان بەڕاستی بایکۆتی مەکتەب دەکرێت بڵێن سوودێکی هەیە دەکرێن بڵێن خەڵکێکیش بەشدار دەبێت وەکو ساڵانی دیکە بەڵام بۆچ ناومێدە لەبەر ئەوەی دەزانن کە بە مەسلەی خوێندنگا بە خوێندنگە ئەهلیەکان بەدیلی بۆ دۆزراوەتەوە و کاریگەری دروست ناکە لە ئەنجامی ئەو تێگەیشتنە مامۆستایان بەشێکیان ڕاستی ئەم ساڵنیەتی ئێوەیان نییە کە بەشداری تیا بکەن هەچەند کۆمەڵە مامۆستا هێشتا پێیان وایە بەڵێ هیچ ڕێگا چارەیەکی تر نییە بایکۆت نەبێ و ڕەوەکو پێشم گوتی ڕەوایە هەڵوێستەکەیان و ڕێگایکی زۆر مەدەنیانەی ناتوندوتیژیە بەرحاڵ بەڕاستی ئەمە لەلایەکی کە مەسلەی فەرمانگەکان بۆچی دەڵم زەرورە چونکە بۆ لەبەرەوەی فەرمانگەکان ڕاستە و خۆ کاریگەریان لەسەر بەرژەوەندی دەسەڵاتداران دەبێت چکە لە نیشتیمانی ئێمەدا حکوومەتێک نییە سیستیماتیکی بێ ئێمە کۆمەڵە دەسەڵاتدارمان هەیەەوە بەرژەوەندیان لە بەردەوامی فەرمانگەکان هەیە ئێمە ناڵی فەرمانگەکان ئیشی خەڵک ڕایی ناکەن بەڵام بەڕاستی ئەوەندەی قازانجان هەیە بۆ کۆکردنەوەی مادی یاخو سەرچاوی مادی بۆ دەسەڵات ئەوەندە سود و قازانجێنیە بۆ خەڵک لەم ئانوساتەدا بۆیە بەڕاستی ئەوان ئەگەر بتوانن جهود بکەن وەکو ئەنجومەنی مامۆسایی ناڕازی ئەنجومەنی فەرمانبەرانی ناڕازی دروستکەن بەڕاستی پیرۆزیە و ئەرکێکی زۆر زۆر شۆڕژێرانەیە لەم ئانوساتیداگە بتوانن خۆرسکانە وەکو ئەنجومەنی مامۆسایی ناڕازی بتوانن ئەوانیش ئەنجومەنێک دروست بکەن و فەرمانگەکانیش بەڕاستی پشتیوانیان بکەن و هاوکاریان بن و گوێڕایەڵ و چاودێری کار چالاکیەکانیان بکەن بەڵێ زەرورە فەرمانگەکان بایکۆت بکەن لە مەسلەی قسەکردن تا حدێک هەندێک فەرمانبەر هەیە کە بەڕاستی حەز دەکا هەنگاو بێک بۆ ئەم بابەتە بنێت چکە دەرێک بەم واقعە دەکەن کە فەرمانگەکان کاریگەری زیاتریان هەیە لەسەر دەسەڵات بۆ مەسلەی فشارکردن بەڵام بەو حەدە نییە کە وەکو مامۆستایان ئەنجومەنێکی خۆرسکی بەتوانیان پێکهێنابێت هەمووشمان دەزانین بۆ ینی بۆ معلوماتی هەموو لایەک بەڕاستی لە شۆڕشێکی جەماوەریەوە بگرێت هەتا دەبایکۆتی فەرمانگەیەک تاکە فەرمانگەیەک پێویستیت بە قدوەیەکەیە پێویستیت بە ڕێبەرێکەیە پێویستیت بە کەسانێکەیە لە خۆبردووانە کارەکان ئیدارە بدەن هەڵوێستی مامۆستان کە 10 ساڵی درێژەی کێشاوە من شایەتی ئەدەم ئازایەتی و لە خۆبردووی ئەو ئەنجومەنەیە کە 10 ساڵە کار لەسەر مەسەلەی ئیدارەدانی
بەیانی ناڕەزایەتەکان دەکات. یەکێ لە نەقسەکانی نەبوونی ئیدارەی مەسەرەن بایکۆت و هەڵوێستەکانی فەرمانگەکان ئەوەیە کەوا مەسەل دەستەیەکی لە خۆبردوو تا ئێستا دروست نەبوو خۆرسکانەوە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازن لە ناو فەرمانبەران تا فەرمانگەکان پێوە ڕوونە زۆر ڕوونە ئەمە لەوانەیە نەقسێک بکە هیوادارم بیری لێ بکرێتەوە زۆر ڕوونە مامۆستا کۆساری سواز دەکەم دکتۆر دێمەوە لای تۆ بەڵام ڕاستیەکەی پرسێکی گرنگ هەیە لە بەغداد نوێنەرانی کورد لە بەغداد لە کۆبوونەوەدان سەرۆک کۆماری لێیە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی سەرۆکی پەرلەمانی عێراقی لێیە سەرۆکی فراکسیۆنەکان هەمویان لە کۆبوونەوەیان لەسەر پرسی چۆنەتی مامەڵەکردن لەبارەی موچەوە لە کۆبوونەوەدان پێدەچێ بەنیاز بن بڕیارێک لەبارەی موچە یان گەورەتر لە پرسی موچەش ڕاستیەکەی بدەن چۆنێتی مامەڵەکردنی کورد هەرێمی کوردستان لەگەڵ ئەم پرسیان لەگەڵ بەغداد گفتوگۆی لەبارەوەکەن دواتریش بە دڵنیایی پێم وابێ قەرارە بڕیارە کە کۆنفرانسی ڕۆژنامەوانیان هەبێ بەس پێش ئەوە ئەوان ێستا لە کۆبوونەوەیان ئەچمەلای ئاکام فەهمی زوومی بەغداد بزانین دوایین زانیاریەکان لەو بارەیەوە چین ئاکام سلااوت لێبێ هیوادارم باشبی چی هەیە؟ بەڵێ وەک خۆش تاماژت پێکرد کۆبنەوەکە دەستی پێکردووە لە ماڵی دکتۆر شاخان عەبدوڵڵا جێگری سەرۆشی پەرلەمان کە هەرێک لە ینی سەرۆک کۆماری عێراق و فواد حوسێن جێگری سەرۆک وەزیران و وەزیری دەرەوەی عێراق و هەروەها دکتۆر جەمال کۆچار و دکتۆر نەرمین و کۆمەڵێک لە پەرلەمانتاران و لایەنە کوردیەکانی کە بەشداربووی حکوومەتەکەی سوودانی و هەروەها پەرلەمانی عێراق لە هەما کات باشتریش پاش ئەوەی کە کۆبنەوەکە دەستی پێکردواتر دکتۆر خالید شوانیش بە هەمان شێوە ئامادەی کۆبنەوەکە بوو کە کۆبنەوەکە زیاتر بۆ گفتوگۆکردنە لەسەر پرسی ناردنی یاخود نەناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئەوان دەڵێن تا ئێستا بەغداد پابەند نەبووە لە سەر ناردنی موچەی فەرمانبەران لە کاتێکدا کە تا ئێستا زیاتر لە تریلیۆنێک و 456 دینار عراقی نێردراوە 456 ملیار دیناری عراقی نێردراوە بۆ هەرێمی کوردستان ئەمەکە بە 5 کوژمە ڕەوانی هەرێمی کوردستان کراوە کە نزیکەی موچەونیوێک ڕەوانی هەرێمی کوردستان کراوە بەڵام تا ئێستا وزارەتی دارایی هەرێمی کوردستان نەیتوانیوە موچە دابەشکە و لیستی موچەشی بڵاو نەکردوێتەوە ئەمە لە کاتێکدا کە دەتوانێت ئێستا موچەی مانگی حوت و نیوەی مانگی هەشتیش دابەش بکە بۆیە تا ئێستا کۆبنەوەکە بەردەوامە و گفتوگۆکان بەردەوامن ئەوان دەیانەوێت بە هەڵوێستێکی کۆدەنجی لایەنە کوردەکانی ناو هەم پەرلەمانی عێراق و هەم حکوومەتی عێراق بە بڕیارێک لێرە کە پاشۆی کە کۆبنەوەکە تەواوە بێ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەستن کە ئەم کۆبنەوەش زیاتر بوو ئەوەیە کە بزانن لە کۆبنەوەی ڕۆژی سێشەمەی ئەنجومەنی وەزیران ڕای لایەنە کوردەکان بە یەک ڕا یاخود بە یەک دەنگ بچنە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانەوە چونکە بڕیارە لە کۆبنەوەی ڕۆژی سێشەمەی ئەنجومەنی وەزیران راپۆرتێکی گشتی لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هەروەها لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن تەیفسامیەوە پێشکەش بە ئەنجومەنی وەزیران بکرێت چونکە لە کۆبنەوەی دوایینی تەیفسامی و فواد حوسێن وەروە شاندی هەرێمی کوردستان تەیفسامی لای خۆی بەڵێنی داوە کە ینی ئەو پارەی کە ماوەتەوە وەکو موچەی مانگی حەوت وەکو قەرز ڕەوانی هەرێمی کوردستان بکە پاشان بەڵام ئەم بڕیارە دەبێ هەموو لایەنەکان تێیدا ڕەزامەندی هەبێ و ئەنجومەنی وەزیران ئەو بڕیارە پەسەند بکەن چونکە ناتوانێت وەزیرێک بە تایبەتی خۆی یاخود بە واژوێکی خۆی بتوانێت ئەو ڕەپارەیە کە نزیکەی 600 ملیارە ڕەوانی هەرێمی کوردستان بکە ئەمە بۆیە کێشە و گرفت و ئەو بابەتانی کە لەسەر پرسی موچەیە بڕیارە ئەم شەو گفتوگۆکان چڕ بێ لەسەری و دواتر لە ئەنجومەنی وەزیران و هەروە لە پەرلەمانی عێراق ئەگەر بێت و هەر لایەنێک هەڵوێستی خۆی ڕابگەێنێەوە دەبێت یەک هەڵوێز بن ئەم فراکسیۆنانەی کە بەشداری لە کۆبنەوەکە کردووە تەنیا فراکسیۆنی نەوەی نوێ بەشداری لە کۆبنەوەکی نەکردووە کە پێشتریش گفتوگۆیەکیان کردووە لە نێوان خۆیان دەرنێوان پەرلەمانتاران بڕیاریان داوە کە بەشداری لە کۆبنەوەی ئەم شەوی ماڵی دکتۆر شاخەوان نەکەن باشە جا ئاکام ڕاستیەکەی ئەوە هەڵوێستەکەی نەوەی نوێ پێدەچێت چاوەڕوانکراو بێ زۆر باشە ینی پێدەچێت هەڵوێستینەوەی نوێ چاوەڕوانکراو بێ بەڵام ئەوەی ڕاستیەکەی پرسیارێکی دیکەشە و ئەکرێ قسەی لەبارەوە بکەین ئەگەری ئەوەی کە نوێنەرانی کورد لە بەغداد بە یەک هەڵوێستی دیاری کراو لە کۆبوونەوەکەی ئەم شەو بێنە دەرەوە ئەگەرێکی بەهێزە من بۆیە ئەم پرسیاراکەم ڕاستیەکەی لەبارەی پرسی موچەوە
بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان گوتارێکی دیاریکرا و هەندێک قسەی دیاریکراوی خۆی هەیە و پرسەکە زیاترە بەستێتەوە بە بەغدادەوە، بەڵام هەڵوێستی یەکێتی پێدەچێت بە شێوازێکی تر بێ، هەڵوێستی لایەنەکانی دیکەش ئەوە ڕوونە چۆنە و چۆن نییە. بۆیە ئەگەری هەڵوێستێکی یەکگرتوو لە کۆبوونەکەی ئەم شەو هەیە یان پێدەچێت تۆزێ لاواز بێ؟ بە کورتی سوپاس دەکەم. بەڵێ بەڵێ بەتەکی جیاواز دەبێت چکە هەر لایەنێک و مەبەستێکی خۆی هەیە لە هەڵوێستێکی خۆی هەیە، بەڵام کۆبنەوەکە زیاتر بۆی بتوانن بگەن بە ینی ڕێگە چارەیەک یاخود ڕێگایەک بدۆزنەوە کە هەموو لایەنەکان لەسەر ئەو ڕێگای کۆک بن، بەڵام بەتەکی لایەنی ئیچێتی جیاوازە بیرروباوەڕی هەروە پارتیش بە هەمان شێوە جیاوازە زۆر کە پارتی دەڵێم کێشە لە بەغدادە بە هەمان شێوە یەکێتی دەڵێ نەخەر کێشە لە حکوومەتی هەرێمی کوردستانە، ئەمانە هەمووی کێشە و گرفتن دەبێت ئەم شەو یەکلا بکرێتەوە. چاوەڕوانەوەین کە کۆبنەوەکە تەواو بێ ڕاوبۆچین بەتەکی دەمو لایەنەکان ئاشکرا دەکرێت کە بزانین ڕایان چی دەبێت، بەڵام لە کۆتاییدا بە جۆرەی زانیارەکان هەموو لایەنەکان لەگەڵ ئەوەدان کە بتوانن بە دیالۆگ و کێشەکانی لیستی موچە چارەسەر بکەن و خاڵەکان بخەنەت ینی ئەوڵانی کە لە کێشەی لە لیستی موچەدا هەیە چارەسەر بکرێت لەلاەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. زۆر باش، چونکە تایب سامیش پێشتریش بە راپۆرتێک پێشکەشی لایەنە کوردەکانی کردووە کە کێشەکە چییە، بۆیە زیاتر دەبێت ئێستا هەڵوێست یەک هەڵوێست بن کە ئەو کێشانە چارەسەر بکرێت، چکە هەمووی ئەوان دەڵێن ئێمە هەمومان کار دەکەین بۆ مافی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ڕوونا کامفامی زوومی بەغداد هەر پێشاتێکی نوێ هەبوو لەگەڵمانە بە دەستت خۆش بێ. دکتۆر ئەحمەد دێمەوە لای تۆ بمبورە ڕامگرتی مامۆستا تۆش هەر ڕامگرتی داوای لێبوردنەکەم. دکتۆر مامۆستا کۆساری هەندێک پرسی باس کرد ڕاستیەکەی لەبارەی خیاری بایکۆت بژاردەی بایکۆت. ئەم قسانە ساڵی پێشوو و پێشتریش بە دڵنیاییەوە هەبوون و ئێوە گوێتان لێی بووە. لەو بژاردانەی دیکە کە باستان کرد لە کۆبوونەکەی ئەمڕۆیە سەرڕای ئەوەی کە ئەو تێبینیانەی لەسەر بژاردەی بایکۆت هەیە چی ترتان باس کردووە بۆ ئەوەی ئەگەر خیاری بایکۆت ڕاستیەکەی دەستی بۆ نەبەن ئەوانەی دیکە چین کە لە بەردەمتانە وەکو بژاردەیەک ئەکرێ کاری لەسەر بکەن؟ زۆر سپاس بۆ مامۆستا ئاسۆ کۆساریش بۆ ڕوونکردنەوەکەی. بژاردەکانی تر خۆیە بینێتەوە لە خۆپیشاندان لە مانگرتن لە چالاکی میدیایی لە چالاکی سیاسی لەگەڵ لایەنەکانی هەرێمی کوردستانی دەرەوەی یەکێتی و پارتی لەگەڵ لایەنە سیاسەکانی حکوومەتی ناوەند تاوەکو فشار بکەن و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناچار بکەن بۆ ئەوەی کە لە ماوەی ساڵانی ڕابردووە تاڵانیان کردووە بیگەڕێنەوە بۆ هاوڵاتیان و بۆ موچەخۆران بۆ فەرمانبەران، چونکە بەپێی ئەو بەدواداچوونایەنەی ئێمە کردومانە فۆرمی دەسەڵات لە هەرێمی کوردستانە تاڵانکاریە. سێ فۆرمی سەرەکی دەسەڵاتی سیاسی هەیە بەڕاستی، دەسەڵاتی دیموکراتی، دەسەڵاتی خۆسەپێن و دەسەڵاتی تاڵانکاری. بەپێی چەند سەرچاوەیەکی ناوخۆیی و نێودەوڵەتی وەکوتم دەسەڵات لە هەرێمی کوردستانە تاڵانکاریە، بۆیە دەسەڵاتی ئەوەی کە تاڵانیش لە دزیجیا کاتەوە تاڵانکاری بە بەکارهێنانی هێزێکی زۆر و بە ئاشکرا ئەکرێ، بۆیە بۆ وەستاندنی تاڵانکاری و بۆ گێڕانەوەی بەشێک لەوانەی کە تاڵان کراوە پێویستی بە هاماهەنگی هەیە لەگەڵ چین و توێژەکانی تر، لەگەڵ لایەنە سیاسەکانی تر، لەگەڵ حکوومەتی ناوەند تەنانەت لەگەڵ لایەنە نێودەوڵەتیەکانیش. بۆیە بەپێی تازەترین دوو سەرچاوە کە یەکێکیان هی باڵێزخانی ئەمریکا خۆیانە بۆ نێشتنی تاڵانکاری و لە مانگی نوێی 2022 بڵاو کراوەتەوە باسی دوو هەل و دوو دەرفەتەکە بۆ گۆڕانکاری لە دەسەڵاتە تاڵانکەرەکان کە ئەویش خۆپیشاندانی سەرتاسەریە کە ئەنجومەنی سەرتاسەریەکە پێشەوایەتیەکە لەگەڵ هەڵبژاردن. بۆیە ئێستا ئەم دوو ئەگەرە هەردووچی لەبەردەمایە و ئێمە لە هەوڵی ئەوە داین کە تێکەڵەیەک لەم دوو دەرفەتە دروستکەین تاوەکو فشارەکان گەورەتر بێ و تاڵانکاری بوەستێنین و بەشێک لەوەی کە تاڵان کراوە بگەڕێنرێتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانی. زۆر باشە دکتۆر ئەحمەد، ئەم دوو بژاردەیە هەم خۆپیشاندان هەم ئەوەی هەڵبژاردنیش بە دڵنیاییەوە کە ئێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانین ئەگەر جارێکی دیکە دوانەخرێ
ئەگەری خۆ پیشاندانەکە با بڵین ئەگەری بایکۆتیشی لەگەڵایە بایکۆت و خۆپیشاندان یان نەخێر تەنها خۆپیشاندانە. خۆی کە بایکۆت هەبوو خۆپیشاندانی لەگەڵا بۆ بەهێسترە بێت چکە کە تۆ بایکۆت نەکرد بۆ خۆپیشاندانی گەورەت پێڕێک ناخرێ ینی هیلاگە بیت بەڕاستی ینی زۆر جار تەنانەت ئێمە کاتێک مەسەنجاری وا بۆ خوێندکارەکانمان کە خۆپیشاندانیانە کرد ئەمان و داوام بکەن و خۆپیشاندان یان و هیلاگە بیت ناتوانین ئەمە ئەتوانم بڵێم بۆ ئێمەش ڕاستە. من یەک تێبینی بچووکم هەیە لەسەر وتەکانی مامۆستا ئاسۆی هاوڕێم ئەویش ئەوەیە کە پێمان وابێت کە بایکۆت تاقی کراوەتەوە و نەتیجەیەکی یان بەرهەمێکی ئەو تۆی نەبووە. من نەتوانم بڵێم لەوانەیە هەندێک بارودۆخ جیاواز بێ لەوانەیە ئەم ساڵ بە حکمیەوەی هەڵبژاردن لە پێشە بە حکمیەوەی دادگای فێدراڵی بڕیاری تەڵچینی دەرکردووە و پێشتری چەند بڕیارێکی ئەتوانم بڵێم مێژوویی کە ئەتوانێ هەردوو ژیانی سیاسی و داراییش لە هەرێمی کوردستان ڕێکخاتەوە. بۆیە ئەتوانم بڵێم بارودۆخەکە جیاوازە ینی ئەگەر سەیری خەباتی چەکداری بکەین لە پێناو مافەنەتەوایەتیەکانە لە سەرەتای شەستەکانەوە بە هەمان ڕێتم دەست پێەکە بەڵام لەنەوە تا ئەگاتە بەرهەم. بۆیە ئەتوانم بڵێم ئەم چالاکیانش کە 10 ساڵە بەردەوامە لەوانەیە ئەم ساڵ بەرهەمی تەواوەتی بێ ئەگەر ئەو کاتە لە پێناو مافەنەتەوایەتیەکانە بووە لە ئێستادا لە پێناو مافەمەدەنیەکانایە. بۆیە من تەنها ئەو تێبینیم لەسەر قسەکانی مامۆستا ئاسۆ هەبوو کە مەرج نییە بڵێن کە بایکۆت زیانەگەیەنەیان بایکۆت ئەو بەرهەمای پێویستەی نەبووە. بەنسبەت ئێمەوە بایکۆت وەکو ئەو وایە تۆ چۆن هەندێک جار شارەوانی دێ بینایەک هەڵەیەکی تایە ئەیوەستێنێ بۆی چاکی کەیتەوە ئەگەر ئەو هەڵەیە چاک نەکەیتەوە ئەگەری هەیە لە داهاتووە ئەو بینایە بڕوخێ. بۆیە ئێمە ساڵانێکی زۆرە کە بایکۆتەکەین خوێندانەکەین ئەمانەوێ هەڵەیەک هەیە ڕاستی کەینەوە ڕوونە خوێنی چەند دکتۆر ئەگەر ڕێمبەی هەم هاتووە زۆر لە دەستینی ئەگەر ڕێمبەی مامۆستا کۆساری باسی پرسێکی دیکەی کرد ڕاستیەکەی ئەویش فراوانتربوونی بایکۆتەکەی لە هەرێمی کوردستان بەوەی کە ڕاستیەکەی فەرمانگەکانیش بێنە چوارچەوەی بایکۆتەکەەوە چونکە ئەوان شوێنی ڕایکردنی مامەڵەکانی خەڵک وە وەکو ئەوی ژووتی سەرچاوی داهاتن بۆ با بڵێن حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. جا تۆ مامۆستای زانکۆشی ئەوەشم هەر بەلاوە گرنگە بزانم کاتێک ئەڵێن ئەگەری بایکۆت لە بەردەممانایە گەری خۆپشاندان لە بەردەممانایە قسەیە تەنها لە پەروەردە بواری پەروەردەیان نەخێر خوێندنی باڵاشە پەیمانگا و زانکۆکانە لەبارەی ئەگەری بایکۆتی فەرمانگەکانی شۆگەشتێکی دیاریکرا و لای ئێوە هەبێ جۆرێک لە پەیوەندی هەبێ ئاگاداریەک یان زانیاریەک لەو بارەیەوە کە گەری بایکۆت و خۆپشاندانەکان ئەوانیش بگرێتەوە هەیە یان خۆی ئەگەر تەماشاکەین ئەمڕۆ ئەوەی کە لە ڕاگەیاندنەکانەوە بیستمان کە بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی و دادنووسی یەک بوو یان دوو بوو ئەمڕۆ بایکۆتیان ڕاگەیانەوە. ئێمە ساڵانە هەوڵی ئەوەمان داوە کە چین و توێژەکانی سپاس دوو چین و توێژەکانی تریش لەگەڵمان بەشدار بن بەڕاستی بەڵام بەداخەوە تا ئێستا بەپی پێویست لەو ئەگەرەیە سەرکەوتوو نەبووین. من کە باسی ئەوەشم کرد کە ئێستا دوو دەرفەت لەبەردەمایە خۆپیشاندان لەگەڵ هەڵبژاردن ئێمە ئەکرێ لەمە تێکەڵەیەک دروستکەین. ئێمە ئەگەر بتوانین هەماهەنگی لەگەڵ هێزە سیاسیەکانی دەرەوە یەکێتی و پارتی دروستکەین پێم وایە ئەو کاتە ئاسانترە بێ کە فەرمانگەکانی تریش بەشداری بکەن تاوەکو هێزێکی وا دروستکەی کە بەرامبەر هێزی تاڵانکاریەکە هەبێت. سەبارەت بە زانکۆ ئەگەر بە ژمارەی زۆریش بەشدار نەبین ئێمە لە ماوەی ئەو 10 ساڵەیە هەمیشە بە پرۆژە لەگەڵ مامۆسایانی پەروەردە لەسەر هێڵ بووین و هەر ئێستاش دوای ئەم چاوپێکەوتنە ئێمە بیرۆکەی ئەوەی کە هەماهەنگی لە نێوان لایەنە سیاسیەکان و لە نێوان خۆپیشاندەرانە دروست بێ لە چوارچێوەی پرۆژەیەەکە بە ناونیشانی گۆڕانکاری لە دەسەڵاتە تاڵانکەرەکان هەرێمی کوردستان بە نمونە ئەخەینە ڕوو و لە ماوەکانی داهاتووشە ئیشی بۆکەین چونکە لە چەند چرکەیەک یان چەند دەقەیەک پێش ئێستا من باسی ئەوم کرد کە
ئەگەرەکان هەماهەنگیە لەگەڵ هێزە سیاسەکانی ناوخۆ لەگەڵ ئەوانەی ناوەند تەنانەت لەگەڵ هێزە دەرەکیەکانی جا زۆر باشە بە تاڵان کرد دکتۆر ئەحمەد دێمەوە لای تۆ بە تایبەت بۆ ئەم دەست پێشخەریە پرسیارمە بێ بەڵام بە دەرفەت بە مامۆستا ئاسۆش بەم ڕاستیەکەی مامۆستا ئاسۆ گوێمان لە وەڵامەکانی دکتۆر ئەحمەد بوو هەندێک بژاردەی دیکەشی ڕاستیەکەی لە پاڵ بژاردەی بایکۆتا باس کرد ئەوەی کە تێبینی بوو لای ئێوە ڕاستیەکەی دەبوو بژاردەی دیکەش لە چوارچێوەکەیە هەبێ ئێستا ڕاستیەکەی بژاردەی دیکە خراوەتە چوارچێوەکەوە ئێوە چالاکوانن دەمێکە لە ناو وەکو ئەڵێن بابەتەکەیان قاڵ بوون تایە ئەمانەی کە ئێستا وەکو تیۆری باسکرا و بەنیازن بیکەن شتی باشن بەڵێ طبعا دەمەوێت بڵێم دوایش هەڵپەساردنی بایکۆتی ساڵی ڕابردوو خوێندنی ڕابردوو من یەکێک بەر لەوەی کە لە ئەنجومەن جیاب یاخۆ قەراری ئەو پرۆسی پەرلەمانە بدەم کە تێدا بەشدار بم من پێشنیارم کرد کە پێویستە بە پلانی ئەی و بی و سی ئێمە بینەوە مەیدانەکە ینی ئەوە یەکێک بوو لە سەرنجەکانی خۆم بەڵێ زۆر باشەوە زۆر زەرورمێن من دەبێت یەک شتێکی تریش ڕاستکەمەوە بەڕاستی ئێمە چووکە ئەنجومەنێکی خۆریسکی بێخواستی تایبەت بووین لەم چەند ساڵە لەسەر شەقامدا کە ئێستاش گومانم لێ هاوڕەکانم نییە هەمان نیەتیان هەیە بەڕاستی هێندێک سنوور و هێڵی سوورماندا نابوو کە نەمان دەهێشت حزبەکان یان خەڵکێک سیاسی تەداخل بکات یاخود ببێ بە با بڵێن سمبول لە مەسلەی ناڕزایەتیەکاندا من دەبێت بەڕاستی بە هەنگاوی عملی کە مە مەبدەئی منە بە هەنگاوی عملی ئەم هاوڕیانم ئەمە ڕاستکەنەوە سەرنجێکی زۆر بەجێیە کە بەڕاستی باسییان کرد پێویستە هەماهەنگی لە مابینی هەموو لایەنەکاندا هەبێت هەموو دەستە و تاقمەکانە هەبێت بۆ ئەوی بەڕاستی ئامانجەکە بکەین چکە لێرەدا ئامانج ئەوەیە کە ئێمە بتوانین ئەم بابەتە ستەمکاریە ناشمەشروعی دەسەڵات کە پەیڕەوی دەکات ئێمە ڕاستی کەینەوە بەرگری لە مافی خۆمان و خەڵک بکەین بەڵێ بژاردەیەکی دروستە و بەڕاستی پێویستە من لێرەوە ئەڵێم هەم چەند ساڵە حزبەکان هیچیان بەڕاستەوخۆ بە لۆگۆی خۆیان هەم مامۆستان نیان هێشتووە ئاگداریان کردو کە نابێ بەشدارکن بە شێوەیەکی ڕەمزی خۆیان و هەمیش ئەوان ژن لەوانەیە نیانویسپی بۆ خۆیان خۆپشاندانی بکەنکەوە بەڕموزی خۆیانەوە تیا بەشدان بۆی هیوادارم لەوەیدا ئەمە بە پێچەوانە بکرێتەوەوانێ هەم مامۆسان پێیان ئاسایی بێ کە بەڕاستی هێزەکان بە لۆگۆی خۆیانەوە بە ئاڵای خۆیانەوە بە کادیران و ئەندامانی خۆیانە بۆی دەرکەوێ بەڕاستی و بەشدار بکەن و حزبەکان لەسەریان فەرزە لە مەودوا بەڕاستی چیتر لە پشتی مامۆستا و فەرمانبەرانەوە هەڵوێز وەرنەگرن یان کادیر و ئەندامانی خۆیان بە شێوەیەکی مەخفی نەنێرنە وێ چونکە ئەمە هەڵوێستێکی پیرۆزە بەڵێ زەرورە ئەم کۆنتاکتە هەبێ و هەنگاوێکی جوانە بیریان لێ کردوتەوانێ کە خۆم بەڕاستی بۆ بەڕی قەنەعەتەوە پێم وایە چەند ساڵ ئێمە کە ئەم هێڵە سوورەماندانا بوو لە مابینی خۆمان و هێزە سیاسەکان بۆ پێکانی ئامانجەکە هەز دەکەم کە بەڕاستی ئێمە لەوانەیە بە هەڵەدا چوبین بەڕاستی ئەگەرچی لە دڵسۆزیەوە بوو ئەگەرچی لەوە بووە کە بەڕاستی هەموو لا پێ بە هەموو لایەک بڵێن ئێمە حیزبینین ئێمە کەس لە پشتمانەوە نەبووە ئێمە هەنگاوی خۆمان ئازادانەیە بە فعلی جووا بووە ئەنجومەنی مامۆسانی ناڕازی ئەنجومەنێکی خۆرسکانە بووە لە خۆبردوانە بووە بەڵام بەڵێ هەنگاوێکی دروستە بەتایبەت لەگە هێزە سیاسەکان و هێزە سیاسەکان بەڕاستی لەمە دوان نەک ئەرە ئەنجومەنی مامۆسانی ناڕازی لەمە دوای هێزە سیاسەکان دەبێت بەڕاستی فێری ئەوە ببن لەسەریان واجبە بە لۆگۆی خۆیانەوە ئەگەر بەڕاستی ناڕازین و شەریکی ئەم دەسەڵاتەنین لە ژێر بەژێر با بەسەڕعاتەم بیڵێم یعنی بەڕاستی دەبێ بێنە مەیدانەکە لە هەموو دنیای هێزی سیاسی لە دەرەوەی دەسەڵات یاخۆ ئەوەی کە پێی ئەڵێن ئۆپۆزیسیۆن بەڕاستی دەگەڕێ بە دوای نقطەیەکی زوحفدا دەسەڵات ئێمە هەزاران زوحفی هەیە بۆیە پێ واجبە لەسەر شانی ئەوان بەر لە ئەنجومەنی مامۆسانی ناڕاز و هەرچی و توێژێکی دیکە ئەوان بێنە سەر شەقام کادیرەکانیان ئەندام و لایەنگەرەکانیان بێنە سەر شەقام و موقیف وەربگرین خۆ ئەگەر ئەنجومەنی مامۆسانی ناڕازی ئەم هێڵە لە مابینی خۆی و هێزەکاندا دەشکێنێ و نیازی شکاندنی هەیە لە پێناو بەرژەوەندی گشتیدا دەبێت هێزە سیاسەکان مەمنون بن و پشتیوان بن و بەڕاستی بەشدار بن و من بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم بیرۆکەیەکی باشە زۆر باشە مامۆستا کۆساری دێمە وڵات دکتۆر ئەحمەد نامەوێت ڕاستیەکەی زۆر ڕایگرم ئەمڕۆ ماندوو بوون و لە کۆبوونەوە و گفتوگوۆیە بوون یەک دوو پرسیاری بەپەلاکەم دکتۆر گیانجابی بەپەلەم بیتەوە زۆر سپاس دەکەم یەکەم دەست پێشخەریەکە بۆ کام لایەنە نابێ هیچی دیاریکراو هەیە یان نا ئەمە یەک دوو سکاڵاتان تۆمار کرد لە بەغداد یان نا ئەوەی من بزانم ئەمڕۆ کە خۆم حازرە کرد بۆ ئەم بەرنمەیە پێم وا بوو ئێوە لە یەک دوو ڕۆژی ڕابردووە هاتوونەتەوە لە بەغدا بوون شاندێکتان لەوێ بووە بەنیازی جوڵێکی دیکەی با بڵێن یاسایی بوون وەکو لەبارەی سکاڵا و ئەوانەوە سکاڵاتان تۆمار کرد یان تۆماری ئەەکەن
بە کورتی سوپاس دەکەم. جاگەر بەش یەکەمی پرسیارەکە وەڵام بەمەوە طبعاً ئێمە ئەم پرۆژەیە کە پێشنیارمان کردووە هەمووی پشتی بەستووە بە سەرچاوی زانستی و بە باشترین خانەکانی بیرکردنەوەی جیهانی بۆیە پرۆژەکە بە تەواوەتی بۆ دەرەوەی هێزەکانی یەکێتی و پارتیە ئەمە وەکو بەشی یەکەمی پرسیارەکە. سەبارەت بە بەشی دووهەمی پرسیارەکەش ئەم هەنگاوی تۆمارکردنی سکاڵا هەر بەشێکە لە پرۆژەکە چونکە یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی گۆڕانکاری لە دەسەڵاتە تاڵانکەرەکانە لێپرسینەوەیە دادگایکردنە بەڵام ئەم دادگایکردە ئەبێ لە دەرەوەی دەسەڵاتە تاڵانکەرەکە ئەنجام بدرێ بۆیە بەڵێ ئەمجارە کە سەردانی بەغامان کرد طبعاً هەم سەردانی پەرلەمانمان کرد هەم سەردانی سەرۆکی دادگای فێدرالی طبعاً ئەزانین کە پەرلەمانیش هەر بەشێکە لە بێجگە لە یاسادانان بێجگە لە چاودێری دەستگایەکی لێپرسینەوەشە یعنی بەشێکە لەو پرۆژەیە کە پێشنیارمان کردووە. سکاڵامان لەسەر سەرۆکی حکوومەتی هەرێم تۆمار کرد کە نایەوێ تەڵتین وەکو ئەوەی کە لە بڕیاری دادگا هاتووە جێبەجێ بکە. سکاڵامان لەسەر سەرۆکی وەزیرانی عێراقی فیدرال تۆمار کرد لەبەر ئەوەی بە پێی پێویست فشاری لە حکوومەتی هەرێم نەکردووە تاوەکو بڕیاری تەڵتین وەکو ئەوەی کە لە بڕیارەکەی دادگا هاتووە جێبەجێ بکرێت چونکە ئەوەی کە لە ڕێی هەژماری منەوە کراوە وەکو ئەوە وایە هیچ شتێک نەکرابێ. ئێمە کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە فشارمانە کرد تاوەکو موچەکانمان ڕاستە و خۆ بە دەستمان بگات چونکە دەسەڵات لە هەرێمی کوردستانە بەشێکی تاڵا نەکرد بۆیە پێمان وا بوو کاتێکە ڕاستەوخۆ گاتە دەستمان ڕزگارە بین لەو شتە زۆر بەڵام کاتێکە لە ڕێی هەژماری منەوە دابەش بکرێت هیچ زەمانەتێک نییە لەوانەیە لە هەر چ کە ساتێکا بێ حسابەکەت دابخا. زۆر باشە دکتۆر ئەحمەد سوپاس دەکەم ماندوم کردی. دکتۆر ئەحمەدەمین ئەندامی ئەنجومەنی سەرتاسەری مامۆستانی ناڕازی لە خوورماڵەوە گەلێک سوپاس. سپاس بۆ ئێوەش لوتفێ هەیە. مامۆستا ئاسۆکۆساریەمەوە لای تۆ ئەین ڕاستیەکەی وا پێدەچێ گفتوگۆی باش کرابێ و دیدیان ڕوئیان بۆ پرۆژەکانی داهاتویان هەنگاوەکانی داهاتویان تا حدێک ڕوون و ئاشکرا بێ و فراوانتریشە ڕاستیەکەی. پێت وایە هەنگاوی لەو شێوەیە لە توێژێکی گرنگی وەکو مامۆستایان بۆ ئەگەر فراوانتریش بکرێ و ئەوەی وتی پرۆژێ و ئاراستەی لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتیەکرێ شوێنی خۆی بگرێ ببێ بە فشارێکی گونجاوی مەدەنی بەڕاستیەکەی جوڵەیەکی گونجاوی سیاسی بۆەوەی بتوانێ شتێک گۆڕانکاری لە پرسە دیاری کراوەکانی هەرێمی کوردستانە بکە؟ بەڵێ بەتەکێت وەکو پێشتر ئاماژەم پێکرد دیار بوو کە ئەنجومەن ئەم دانیشتەی بۆەوە کردووە کە میکانیزمی جیاواز هەڵوێستەکانی خۆی بنوێنێ ئەمساڵ بە فعلی بەڵێ من دەڵێم بیرۆکەکەیان باشە و مرۆڤانێکی بە هەڵوێست و بەتوانان دەکرێت ئەوان ڕێکاری جیاواز و پلانی جیاواز و میکانیزمی جیاوازیان هەبێ بۆ مەسەلەی جێبەجێکردن یاخود بۆ بەرگریکردن لە مافەکانی هەموو لایەک و بەتایبەتی مافی مامۆسایان بەڵێ سوودی دەبێت وەکو گوتم ئاماژەم پێکرد ئێمە ساڵانەی ڕابردوو لەبەر ئەوەی کە بەڕاستی هیچ کەسانێکی سیاسی نەبووین یاخود بەڕاستی نامان ویستوە تێکەڵ بە بابەتی سیاسی بین هەندێک سنووربەندی هەبووە بەڵام دیارە کە ئەم ساڵ گەیشتم بەو قەنەعاتی مامۆسایانی بەڕێز لە ئەنجومەندا کە پێویستە لە باتی هێڵی سوور ئێمە پەیوەندی زیاترمان هەبێ بۆچی لەبەرەوەی هەموو هێزەکانی لە دەرەوەی دەسەڵات بەڕاستی هەموو هێزەکان وەکو یەک زیانمەند بووین بۆچی لەبەرەوەی ئێستاکان هێزەکانی دەرەوەی دەسەڵات بە حکمی دەسەڵات بە شێوازێک مامەڵی کردووە کە هێزە سیاسیەکان لە چاوی خەڵکدا کەمتر وەکو هێزێکی ئۆپۆسیۆن دەردەکەون بۆچی لەبەرەوەی هەم خۆیان جوڵیان کەم بووە و هەمیش دەسەڵات بە جۆرە کاری لەسەر کردوون کە بەڕاستی سنوورداری کردوون یاخود بڵێن لە چاو گوێ و عەقڵی خەڵکدا وای لێکردوون کە بە جۆرێک دەرکەون کە هێزگەلێکی بێسوودن یاخود بە بڵێن هاوشانی خۆیانن ئیلە ئاخیری بەڵێ بەتەیکید وە زەرورە لە مەودای ئەنجومەنی مامۆسایی ناڕازی فراوانتر
ئەکتیڤتر یاخود با بڵێن چی بە دنیابینینی و ڕوایەکی جیاوازتر لە جاران هێڵە سوورەکان تێک بشکێنەوە بەشداری پرسەیە مامۆستا ئاسۆکۆساری یعنی ئەکرێ پرسیاریش بێ ڕاستیەکەی کاتێک ئەسە جاران جوڵەی مەدەنی هەبوو ئەوە دیارە ماوەی پێشووە ئەم جارە ژوا جوڵەی یاساییشیان هەبووە دواتر حەزەکەم ڕێیتۆ لەسەر جوڵە یاسایەکەش بزانم بەڵام وا خەریکە جوڵەی ینی نیمچە سیاسیش هەیە کاتێک کە تۆ ئەتەوێ ڕاستیەکەی هێزی دیاریکراوی سیاسی بێنیتە ناو جوڵەیەکی دیاریکراوەوە ئەم بە سیاسیکردنە یان ئەم بە نیمچە سیاسیکردنەی جوڵەیەکی دیاریکراوی مەدەنی ئەگەری کاردانەوەی سیاسی لەلایەن هێزگەلێکەوە ناهێنێتە ئاراکە پارەی پێیە هێزی ئەمنی پێیە قودرەتی زیاتری هەیە بەڵێ ڕاستیەکەی تۆ دەتوێت بڵین با بڵین بەو شێوازە بێ ئەگەر هێزگەلی دەرەوەی دەسەڵات بەشداری بکەن هاوشانی مامۆسانی لەو چالێکی مەدەنیانەدا احتیمالە ئەم هێزی ئەم دەسەڵاتی کە یاخود ئەم هێزی کە لە دەسەڵاتدایە هێزی سەربازی بەکاربێنیان هێزی سیاسی خۆی بەکارمیان بە شێوەزێکی دیکەی تونتر لە جاران ڕوبەڕووی مامۆسان بێتەوە دەی لێرەدا من دەڵێم ئەگەر هەر چین و توێژێک یاخود هەر گەلێک هەر حیزبێکی سیاسی ئەگەر مووقیفی نەبێت بەڕاستی دەبێتە حیزبێکی پوکاوە ئەمە لە لایشی دیکە وە هەر چین و توێژێک هەر حیزبێک ئەگەر ئامادەی قوربانیدان نەبێ بەڕاستی ناتوانێت ئامانجەکانی بپێکێ بەڵێ ئەمە ڕەنگە ئەگەرێک بێەوەی جەنابەت پێ دەڵێ ترسێک بێ بەڵام بەو شێوازەش نییە کە تۆ بڵێ ئەگەر بێت و ئەمان بەشداری پێکەن ئەوە دەسەڵات دەست بۆ کارێکی تونند و تیشتر دەبان نەخێ دەکرێت ئەوان بە شێوازێکی مەدەنیانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن یا دەشکرێ هەر بە تەنیا بۆ نمونە شەرنێ هاوشانی مامۆسان بێ دەکرێت هێزگەلانە خۆیان نمایشکەن لەسەر بەشەوەیکی زۆر ڕوونە مامۆستا ئاسۆکۆساری چالاکوان لە ڕانیەوە من زۆر سوپاس دەکەم ماندوومان کردی سوپاس بۆ ئامادەبوونت بۆ زووم و ڕوونکردنەوەکانت من یەک میوانی ترم هەیە بە پەلە ئەچمە لای مامۆستا ئەحمەدم لەگەڵ ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستانی کوردستان قرار بوو زووتر بەشداری گفتوگۆکەی پێ بکەم بەس دیارە هەندێک گرفتی تەکنیکی هەبوو مامۆستا ئەحمەد سڵاوت لێ بەیوادارم زۆر باشبی بە دڵنیاییەوە گوێت لێ بووە دووبارە با بڵێن قسە لەبارەی ئەگەری بایکۆتەوە لە هەرێمی کوردستان هاتۆتە ئارا هەڵوێستی یەکێتی مامۆستایان لەبارەی ئەگەری بایکۆتەوە چییە؟ سڵاو ڕێز شەوتان باش دووسی بە هەموو لایەک دەکەم دیارە وەک یەکتی مامۆستایان ئێمە بەڕاستی زۆربەی کۆبوونەوەکانمان ڕاگیراوە کۆردنبەری مەکتەبی سکرتاریەت بە حکمی ئەوە دەبایە لە 12 هەڵبژاردنمان بکردای بەڵام بەداخەوە لایەن یەک هۆکار بوو بۆ ئەوە هەڵبژاردن نەکرێت و دواخرا هەڵبژاردنەکە لەو ڕۆژە تا ئیستا پەیوەندی باش لە نێوان مەکتەبی سکرتاریەت لە نێوان خۆمانە پەیوەندێکی بەردەوام نییە تەنانەت لەگەڵ لقەکانی شەهروەها بەڵام ئەوەی کە من پێدا چوونەم کردووە لەگەڵ برادرانی مەکتەبی سکرتارەت زۆرینیان تا ئیستا بریارمان قسەکردن لەسەر بایکۆت جارێ زۆر لەسەر ئەو بابەتە و ئەوەی دەنگ و باسەکە هەیە لە بەغدا کە موچەی مانگی حەوت بەردەوام دەبێت لە پاشان موچەی مانگی هەشت دەدرێت واتە من تەسەوەر ناکەم تاکو 16 مانگ موچەی حەوت تەخیر بێ بەڵام دوو موچە زەحمەتە بدرێت بە و دە ڕۆژ 15 ڕۆژە مامۆستا ئەحمەد ئەگەر ینی ئەو بەڕاستی خۆت دانت پیانە بەوەی کە جۆرێک لە ڕاجایی لە ئەنجومەنەکە هەیە ڕاستێکم ڕاجاییە فراوانترە لە ئەنجومەن قوڵترە ڕاستیەکەی ئەگەری بایکۆت ئەگەر بایکۆت بکرێ لە سنوورێکی دیاریکراویش بێ هەڵوێستی یەکێتی مامۆستایان لەگەڵ بایکۆت تابێ یان نا چونکە ئەمڕۆ ڕاستیەکەی دەبینە دوو بەشەوە بەشێکمان لەگەڵێتی بەشێکی لەگەڵ نییە ڕاستە ئێستا سکاڵا تۆمار کراوە مامۆستا ئەحمەد سکاڵا لەسەر پرسێکی یاساییش ڕاستیەکەی تۆمار کراوە ئەوەیە کە ئەبوو بە بانکیکردنی موچە جێبەجێ بکرێ هەم هەرێمی کوردستان هەم بەغدادیش ڕاستیەکەی جێبەجێ بکە جێبەجێ نەکراوە وەکو خۆی نەڕۆشتووە و دووبارە سکاڵا تۆمار کراوەتەوە هەر مامۆستانی ناڕازیش باشە ئێوە پێتان باش یا پێتان باش نییە و سکاڵایە من وەکو شخصی خۆم پێم باشە هەرێم پێگەی خۆی بێت و هەرێم
ئەدای خۆی بێت ئەگەر ئەمڕۆ پارتیوێکێتی لە حکومڕانی بوون احتیمال لە بیانی لە هەڵبژاردنەکان خەڵکی تر لە حکومڕانی بێت ئێمە هەرێم لامان گرنگە بەخوا پێ ناچێوا بێ مامۆستا ئەحمەد چونکە هەر هێ من هەورامی یعنی بەرپرسێکی باڵای پارتیە بەڵام معنای ئەوە نییە معنای ئەو لەگەڵ داکۆکی لە مامۆستایانین و ئێمە لەگەڵ داواکاری مامۆستایانین باشە بەڵام تو دائیمەن کێشە و گرفتێک هەیە بۆ دروست دەکات بۆ ئەوە بەرامبەرەکەت پێ بڵێ من نەبم تو هیچیت پێ ناکرێت مەسلەکە ئەوەیە ئەمڕۆ بارودۆخێکی قورسە تێپەڕێ بەسەر هەرێم ئەو ناکۆک و سیاسیە لە نێوانمانە و بانگەشەی هەڵبژاردن کە پێشوەختە دەستی پێکردە بەداقەوە ئەمە 2 ڕۆژە 3 ڕۆژە هەست بۆ ناکۆکی و بۆ با بڵێن تونوتیژی لە بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکردووە ئەمەی هۆکارە و بە پێ زانیارەکەمان خەڵکانێک هەن لە بەغدا بە هەموو قوتیان ئیشەکەن کە موچەکان دوا بکەوێت و حکوومەتی هەرێم تاوانبار بکرێ بۆ ئەوە زۆر استقلال پێ بۆ بانگەشەی ئەو قسەیە ئەکرێ بە دڵنیاییەوە من ئەخیر قسەم لە ئێوە ئەوێ باشتر بەکاربهێنێت زۆر باشە ئاسانکاری زیاتر بکە لە کۆمەڵێک بابەتە بۆ ئەوە موچەکان زوواتە دەستی مامۆستا ئەحمەد من ئەخیر پرسیار لە ئێواکەم بەڕاستی حەزمە کرد زیاتر لەگەڵ مابی و بێ بەڵێنێکم پێ بی کە لە بەرنمەی تری زوومی ئێمە لە باری پرسی مامۆستایان بە دڵنیاییەوە لەگەڵ مابی ئەگەر بایکۆت کرا هەڵوێستی یەکێتی مامۆستایان کورت و پوخت هەڵوێستێکی دوولەتە بێ وایە یانوانیە وەکو هەڵوێستە سیاسیەکانی ئێستای هەرێمی کوردستان بەڵێ دەبێتە 2 بەش دەبێتە 2 بەش هەر بەشێکی سیر دەمی حیزبەکانی خۆیانەکە و جێبەجێکردن من ڕاوێژکاری پێ دەڵێم مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستانی کوردستان لە هەولێرەوە گەلک سواس خۆشە و ڕاشکاویە پاس بۆ سەرنجیەوە